ڕۆژی نەورۆز لەناو هەندێک لە گەلاندا سەرەتای ساڵە و شووی فەرمی وڵاتەکەیە. ئەم بۆنەیە لەناو گەلی کوردیشدا سەری ساڵی کوردیە و لە وڵاتانی ساڵی ئێرانیش و ئەفغانستانیش بە هەمان شێوەیە. لە ساڵی کوردیدا ڕۆژی نەورۆز بەرامبەر با ڕۆژەکانی 20 و 21 و 22 مانگی ئازار دەبێت و زۆرترین کات دەکەوێتە 21 مانگی ئازارەوە. نەورۆز لە کۆنترین جەژنەکانی گەلانی سەرزەویە و مێژونووسان پیان وایە ئەم بۆنەیە لە ڕووداوی کاو و ئەژدەها کۆنترە و دەڵێن کودەتاکەی کوڕش بەسەر ئەژدەهاکاندا بەر ئەو ڕۆژە کەوتووە. لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا یادێکی نەتەوەییە بە گشتی زیاد لە 13 وڵات ئاهەنگی بۆ ڕێک دەخەن و یادی دەکەنەوە. بۆیە نەورۆز بە موڵکی تەنها گەلێک دانانرێت. دیارترینی ئەو وڵاتانەش گرنگی بە نەورۆز دەدەن بریتین لە ئێران و ئەفغانستان و تاجیکستان و ئازەربایجان و ئۆزبەکستان هەروەها گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان. یەکێک لە سیما دیارەکانی نەورۆز لەناو میلەتی کورد و فارسدا دروستکردنی خواردنی تایبەتە. کورد خواردەمەنی سەمەنی بە تایبەتی بۆ نەورۆز ئامادە کردووە. هەروەها لەناو گەلانی ئێراندا بە کوردیشەوە خوانێکی ڕازاوی بۆ تایبەت کراوە. پێکهاتەی خواردنەکە لە 7 جۆر خۆراک پێک دێت کە لە ناوەکانیان بە پیتی 3 دەست پێ دەکات. هەر بۆیە خوانەکە ناوی سفرەی 7 سینی لێنراوە کە ئەو 7 خۆراکەش بریتین لە سەوزە و سرکە و سەمەنی و سوجاد و سێ و سیر و سماق. شاعرانی کورد گرنگی زۆریان بە نەورۆزدا و ئەحمەدی خانی یەکەمین شاعری کووردا باسی نەورۆزی کردبێت. ساڵانی چلەکانی سەدەی ڕابردوویش لە شاری سلێمانی پیرەمێردی شاعیر لە کارێزی وەستا شەریف و گردی مامەیارە ئاهەنگی نەورۆزی ڕێخستووە. پاش هەوڵی وڵاتانی ناوچەکەش بۆ ناساندنی نەورۆز وەک بۆنە و کەلەپوری فەرمی جیهانی لە ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوەگرتوەکان سەرنجام لە شوباتی ساڵی 2010 نەتەوەیەگرتوەکان ڕایگەیان لەبەرەوەی نەورۆز سنوورێکی بەرفراوانی هەیە و زیاتر لە 300 ملیۆن مرۆڤ لە جیهاندا یادی دەکەنەوە وەک جەژنێکی جیهانی دەناسرێت. بسم الله الرحمن الرحیم. لە ڕوانگەی ئیسلامیشەوە پاش توێژینەوەیەکی ورد سەبارەت بە جەژن و بۆنەکان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و نووسەر و ڕۆشنبیری دیاری ئیسلامی دەڵێ بەگشتی یادکردنەوەی بۆنەکان لە بازنەی ڕەوا موباحدایە چ بۆنەیەکی ئاینی یان بۆنەی نەتەوەیی و نیشتیمانی بن. لەبارەی نەورۆزیشەوە مامۆستا عەلی باپیر ئاماژە بەوە دەکات نەورۆز چ بە ڕۆژی تازە و سەرەتای ساڵدا بنرێ یان بەیادی دەرباز بوون لە حکومڕانێکی خوێنمژ و دامەزراندنی قەوارەیەکی سیاسی کوردی یادکردنەوەی شتێکی ڕەوایە و گرنگ ئەوەیە یادەکە لە چوارچێوەی شەریعەت و ئاداب و بەها باڵەکان بەڕێوە بچن. لە شاری سلێمانی هاوشێوەی ساڵانی پێشوو مەراسیمی بەرزڕاگرتن